ئەنجومەنی مافی مرۆڤ سەر بە نەتەوەیەکگرتوەکان سەرکوتی هێزەکانی ئیران بۆ سەرخۆپێشاندەران یاشتی خوازی شەرمەزار دەکات و دەنگ دەدا بە دروستکردنی لێکۆڵینەوەیەکی ئاست بەر سەبارەت بەو سەرکوتکردنە کوشندەیە. بۆ تاوتۆکردن و شیکردنی ئەم ڕووداوانە لە ئێران کە ڕووەدا ئێستا میوانداری ئەحمەد ئەسکەندەری توێژەر و شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە سوید لەگەڵمانە. کاک ئەحمەد ئەم کاتت باش پێش هەموو شتێک دەمویست بزانم وەکو چاودێرێک پێشهاتەکانی ئێران بە تایبەتش لە شارە کوردیەکان ئێستا چین لای تۆ؟ زۆر سپاس وێڕای سلااو بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز. دوایین پێشهاتەکان ئەوەیە کە ئێستا کوردستان ئەوەیە کە بە فارسی پێی دەڵێن حکوومەتی نظامی بارودۆخی نائاسایی ڕانەگەیاندراو بە ڕسمی ڕایان نەگەیاندووە لە ئێران بەردەوامە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و جگە لە بارودۆخی ئابووری زۆر خراپ ئەوەیشیان لێ زیاد کردووە چەک و تەقەمەنی و هێزێکی ئێجگار زۆر لە کوردستان کۆکراوەتەوە جگە لە کوشتن و بریندارکردن و زیندانیکردن و ئەمجار ناڕەحەتکردنی خەڵک لە ماڵەکەی خۆیان و تەقاکردن تەنانەت لە دەرگا و پەنجەرەی ماڵی خەڵک شتێکی دیاردەیەکی سەیریش پەیدا بووە ئەویش ڕەفاندن بووە بە بەشێ لە کارەکانی ڕژیم بە تایبەت لە شارەکانی ستنا لە مەریوان لە سەلاسی باوەجانی لە سەحنەی کرماشان و هەروەها لە شاری مەهاباد تەنها لە مەهاباد لە ماوەیەکی کورتە 18 کەسیان ڕەفاندووە. ئەم ڕەفاندنانە زیندانیکردن نییە چون زیندانیکردن هێزێک دەچێ و ئەیان گرێ و دەیباتە زیندانێکەوە بەڵام ئەمەش دیاردەیەکە کە زیاد بووە. خۆشبەختانە پشتیوانی خەڵک گەرم و گوڕە خۆپیشاندان و مانگرتن زۆرە بەڵام دیارە ئێمەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چاوەڕوانی پشتیوانی زیاتر و گەرم و گورترین لە بە باقی شوێنەکانی ئەمەش ئەبێ بەهۆی ئەوەی کە خۆپیشاندنەکان زیاتر بن. بەڵام دەمیست لە جەنابەت تێبگەم هەڵویستی ئەنجومەنی مافەکانی مرۆڤ سەر بە نەتەوەیەکگرتووەکان کە ڕۆژی پێشەمە بڕیارێک داوە کا لێکۆڵینەوەیەک بکەن لەسەر ئەم بابەتەوە خۆ دەزانی یعنی ئەم شەرمەزاری ئەم کردەوەی ئێرانی کردووە ینی ئەم هەڵوێستە چۆن جەنابەت شی دەکەیتەوە؟ بە بۆچوونی من ئەم هەڵوێستێکی زۆر تاقانە بوو ماوەیەکی ئێجگار زۆرە کە شۆرای مافی مرۆڤی نەتەوەیەکگرتوەکان ئامادە نەبووە بەو شێوەیە ئێران محکوم بکە. ئەم جارە کردویانە لە کۆی 47 ئەندام 25 ئەندام وتیان ئەرێ 6 ئەندام وتیان ناو 16 ئەندامیش بەشدار نەبوون. ئەوی کە بۆ من سەرنجڕاکێش بوو بەشداری نەکردنی رووسیا بوو کە چین بەشداری کردو وتی نا بەڵام رووسیا بەشداری نەکرد. ئەم بڕیارە بۆ ئەوەیە کە کۆمیتەیەک بۆ گەڕان بە دوای ڕاستیەکاندا لە ئێران پەیدا بێ. ئەمە معنایەوەیە کە ئیتر مێکانیزمێ دەست پێەکە و هەموو ئەو کەسانی کە بڕیاردەرن و لە کوشتن و بڕین و گرتنی خەڵکو و وەک عەرزم کردی لەو ڕفاندنانشە بەشداریان هەیە بێ لە خۆیان بترسن بۆ دوا ڕۆژ. دیاردەیەکی سەیر ئەوەیە کە ئەم ئێران دەیەوێت چاوی لە دەرەوەی سنوورەکان ببڕێەوە بە قسەکانی دوێنێ ئایەتوڵا خامنەئیش دەرەکەوت کە دەیەوێت بڵێ کە لە دەرەوە ئیتمینان بدا بە لایەنگرانی خۆیان لە دەرەوەی سنوورەکان کە ئێمە هێشتا لە جێی خۆمان ماوین و ئەو کارەکە ئێوە پێشتر باسی ئۆپەراسیۆنی تورکیاتان کرد بۆ ڕۆژاوای کوردستان. کۆماری ئیسلامی ئێرانیش وا دیارە هەموو ئامادەکاریەکەکە بۆ ئەوە ئەویش هجووم بکات هجوومێکی زەمینی بۆ کاک ئەحمەد دەمویست داوا لە بودنەکەم قسەکان دەبڕم نەویست لە بابەتەکە دەرچین دەمویست باسی ئەوە بکەین بە تایبەتیش هەڵویستی ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوەیەکگرتووەکان و کە بڕیاریان داوا لێکۆڵینەوە بکەن. ئەگەر لێکۆڵینەوەیە کرا پێشبینی چی دەکەین؟ یعنی پێشبینی ئەوە دەکەین کە ئێران پابەندی بڕیارێکی وابێ؟ دەزانیت چۆنە لەم شتانە زۆر جار بووە زۆر جار مەسەلەن بڕیارنامەیەک لە نەتەوەیەکگرتووەکان لە ئەنجومەنی ئاسایش دەرچووە و ئێرانی محکوم کردووە و ئێران زۆر دەربەز نەبووە جاری وایە. بەڵام ئەم جارە جیاوازیەکەی ئەوەیە کە یەکەم ئەو کۆمیسیۆنە دیاری کراوە، دووهەم وەکو عەرزم کردی 25 تەنها 25 ئەندام وتیانە بەڵێ بیکەن و تەنها 6 ئەندام ڕەتیان کردوێتەوە و سێهەم ئێستا ئەوەندە خۆپیشاندانەکان و دەنگدانەوەی ئەم سەر هەڵدان و شۆڕشە کە ئێمە پێی دەڵێن شۆڕشی ژینا لە کوردستان و لە ئێران بەربڵاو بووتەوە کە لە هەموو دنیا دەنگی داوەتەوە
ئیتر هەواڵی پێشێلکردنی مافی مرۆڤ ئەگەر ئەو کۆمیتای کە بە دوای ڕاستیەکاندا دەگەڕێ شتێکی بڵاو کردەوە یان هاتنە بەر تەلەڤیزیۆنەکان شتێکیانوت خەڵک خێرا گرەی دەداتەوە بە بارودۆخەکەەوە دەڵێن ئەها ئەمە ئەوانن وا ژن دەکوژن کورد دەکوژن مافی مرۆڤی تر پێشێل دەکەن ئەعدام و کوشتن و ئەوانە دەکەن بۆیە بە بۆچوونی من کارتێکردنی ئەوێ و زۆر ئەرێنی ئەوێ لە هەموو جیهان ڕاستە ڕەنگە ئەمە لەسەر ئاستی خەڵکی جیهان بێ لەسەر ئاستی جادەی وڵاتەکان بێ یان لە شارەکانە خۆپیشاندانەگووە وەکو هاوسۆزی خەڵکی ئیران بەڵام حکومەتەکان تو بڵێ یان هەڵوێستی کیوان هەبیان بڕیاری وا بدەن بۆ ئەوەی کارێک بکەن ئەم ڕەنگە یان ئەم نوتیژە لە ئێرانە ڕابگرن. من پێم وایە هەتا ئێستاش دەوڵەتی بایدن و دەوڵەتە ئەوروپایەکان بڕیاریان نەداوە بۆ ڕوخانی ڕژیمی ئێران. چین و رووسیا گەورەترین پشتیوانن ئەوە رووسیاش بینیمان لێرە ئامادە نەبوو دەنگی بخاتە دەنگی چین لێرە بە تایبەتی بەڵام یەکشت گرنگە ئەویژەوەیە نیشانەکانی دەرکەوتووە لەبەر لاوازی خودی ڕژیم لەبەر ئەو کێشەکانی ناوخۆیان و لەبەر ئەوەی کە ئەم سەر هەڵدانە ئێزگار زۆر بەربڵاو بووەتەوە وردە پشتیوانی وەیە گەڕان بە دوای ڕێگایەک بۆ ڕزگارکردنی ئەم ڕژیمە کەم دەبێتەوە. بۆ نمونە ئەوەی کە دەگەڕان بزانن لە دۆسیەی ئەتۆمیە ڕێکەوتنێک پەلیان بوو ئەمریکایش و ئوروپاش بە پەلە بوون لەسەرەوە ڕێکەوتنێ بکەن ئێستا هێندێک کشاونەتەوە معنایەوە نییە ئامادەی هیچ ڕێکەوتنێ نین بەڵام ئەو قسانەی دوێنەی خامنەیی بە قازانجی ئوروپا و ئەمریکایە چون ڕێگادەستی ئەوان خۆشەکە دەناگە خامنەی دوێنێ کوتبای ئەوە هیچ نییە ئێمە جێبەجێی دەکەین و سیاستمان فلانە و ڕێگایەکی بکردایەتەوە بۆ ئەوە بچن دانووسانەکان هێندێک ئیمتیاز بدەن من پێم وایە وڵاتانی دەرەوە هێندێک دەکشانەوە لە پشتیوانیە بەڵام ئێستا بەو تندبوونەی هەڵوێستی خامنەی و ڕژیم من پێم وایە بە قازانجی خەڵکە ئەمە و دەوڵەتانی دەرەوە زیاتر مسۆگەر زیاتر دەچنە سەرەوە کە دەبێت پشتیوانی بکەن لەم بەڵام کاک ئەحمەد زۆر جار ئێران توانیەتی و کردوویەتی کە بابەتی بۆ نمونە ڕێکەوتنی ناوەکی لەگەڵ جیهانە بەکار بێنێ بەرامبەر بەوەی کە جیهان تا ڕادێک بێدەنگ بێ لە پێشێلیەکانی مافی مرۆڤ لە ئێراندا ئەم جارەش ئەوە بەکاردێنیانە یان هەندێک نوانن نیشانی هەندێک وەکو بڵێ ڕێکەوتن دەکاتن بۆ ئەوەی بابەتی مافی مرۆڤ لە ئێرانە لەبیر بکرێتەوە. من پێم وایە ئەم جارە زۆر جیاوازە ینی ئەم جارە ئەو سەر هەڵدانە کە ژنێکی گەنجی کوردی خەڵکی شارەکەی خۆم خەڵکی سەقز لە کوردستان لە تاران بەو شێوە دڕندانەیە کوشتیان و ئەو سەر هەڵدانە مەزنەی لێ دروست بووە کەەوە پایناوەتە سێهەمین مانگی ئەم جار زۆر جیاوازە لەبەر ئەوە ئەم جار لەناو خودی کۆنسێرڤاتیڤەکان و کۆنخوازەکانیشە وەک خۆمان وەک لە ئێران دەڵێن ناهەماهەنگی پەیدا بووە و یەکدەنگ نین ئەوە هیچ ڕێفۆرم خوازەکان دەرگایان دەکوتن و دەڵێن بیکەن بۆیە من پێم وایە ئەم جارە لە قاودانی پێشێلکردنی مافی مرۆڤ ئەم جارە لەم هەلوو مەرجە تایبەتیەدا گوشارێکی زۆرتر دێنێ و ئومێد بە سەرکەوتنی ئەم شۆڕشە و ڕوخانی ئەم پێگای تێرۆریزم و کوشت و کوشتارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆشتر دەکات. توێژەر و شرۆڤەکاری سیاسی بەرێز ئەحمەد ئەسکەندری لە سویدەوە لەگەڵ مامۆ زۆر سوپاس. سوپاس بۆ ئێوەش.